ئەم شەوەی کە دڵخۆش مەکات بە بۆن و بەرامەی گەرمیان و گەرمەسێر بە بۆن و بەرامەی مەقامە ڕەسەنەکانی ناوچەی گەرمیان ئەڵڵاوەسی و ئای و خاوکەر و خورشیدی لە یادی نەمرانی وەکو عەلی مەردان و حوسێن عەلی و سەڵاح داودە و ئەیتر ئەتوانم بڵێم زۆرێک لەو پێشەنگانەی کەوە پێشەنجی مەقامات بوون بەرنامەکەی ئێمەش دیارە گوڵستانی مەقام و بەستەیە ئەم شۆ زۆر خۆشحاڵم میوانێکی ئەز و خۆشەویست هونەرمەندێکی خاوەن ئەزموون قوتابخانەیەک بۆ فێوریبوونی مەقامات کەنەوەی نوێ ئەتوانێت سوود لە مەقامەکانی ببینێ هونەرمەندی گەورەی نەتەوەکەمان مەقام بێژ و دەنخۆش مامشکوری خەیادەم شەو تەشریفی هێناوە لە کەرکووکی قودسی کوردستانەوە هاتووە میوانی ئەمەیە لە ناو باخچە دڵگیرەکەی قاوەخانەی کەلتوری فەرمانبەرانە ئەم شەو بەرنامەکانمان بە شێوەی لایڤ پێشکەشەکەین ئێوەی بەڕێز و ئازیز و خۆشەویستیش ئەوانەی کە ئێستا هەرم دەقەیە هاتوونەتە لایڤەکەمان بینن هیوادارمە کەسە و لای خۆیەوە شەیری ئەم پەیجە بکە ئێستام لایڤە بۆی زۆرترین بینەری هەبێت و ئێمە توانین دەرگی کۆمنتەکانە وەڵامی ئەوەی بەڕێز و خۆشەویست بینەوە داواکاریەکانتان جێبەجێ بکەین سەرەتا چمە لای گەورە و ئازیزمان هونەرمەندی گەورەی ئەمنەتەوەیە مامشکور گیان بەخێراتێکی گەرم دەکەم مامشکور گیانەگە بەمای سپاس بۆ جەنابتان مامشکور گیان ئەمە چەندین جارە عەزەی توێن کار لەگەڵڵین تەلەفۆنێکت بۆکەین جارە زۆر جار لەسەر مەچینی دوورمانەکەی من جۆم لێ پیشەکە بە جێڵی بۆ خزمەتی ئەمنەتەوەیە ئامادەی نیشانەی کە بیت بەرنامێک پێشکەش بکەی ئەوە گەورەترین شانازیە بۆ ئێمەیە خوا بەخێر بیت سپاس دەکەمەوە لەسەر شانی هونەرمەندانە لە هەموو جێگایەک کە ئاهەنگ بگێڕێت بتوانێت حاضر بێت ئەوە دیارە گەورەی و هەڵوێستی جەنابتە من سپاسی ئەم ژەنێرە بەتوانانش کاکە بابانەکەم کە بە ئەمێری زەڕە کاکە ڕێبواری خۆشەویست بە باڵەبان ئەم شەو بەشداری من لەگەڵاکە لەگەڵ مامۆستا عادل حەسەنی ژەنیاری کەمانچەی بتوانە حەزەکەم پێشەوەی بچینە لە هەر دەست پێشێک و پرسیار و جوابێک سەرەتا دەرونی تینووی هەمومان لەناو هەموو ژاوەژاوی دنیای جەنجاڵی سیاسەت و ناخۆشی کە هەیە لەناو هەموو قەیرانەیە مامشکور پەرچێشمان کا بۆ دنیایکی ئارامی و پێم وا بێ مەقامی ئای یا سێگای حەزی کردووە سێگایەک پێشکەشەکات و دوا بەدوایەوە گوێبیستی وتە بە نرخەکانی مامۆستا شکوری خەیا دەبین ئێستا گەفەربوون مەقامێک پێشکەشەکەین سەرەتا ئازان و خۆشەویستانی ڕادیۆی بابانی کولتوری بە ڕۆژی شاتوانن گوێبیستی ڕادیۆی بابان بن لەسەر شەپۆلی FM 100.9 و بۆ ڕیکلامکردن لە ڕادیۆی بابانی کولتوری ئەتوان پەیوەندی بکەن بە ژمارە تەلەفۆنی 0776 سبێ شەو دیارە لە ناو باخچەی خاوەخانەی کولتوری فەرمانبەرانە بەرنامەی چەپڵە هەیە کە خاتوشەن و کاکاروانی شارەوانی پێشکەشەکان پێ میوانداری هونەرمەندێکی میلی ناسراو ئەم شەو زۆر خۆشحاڵین کە لە بەرنامەی گوڵستانی مەقام و بەستەیە گوێبیستی ئەو مەقامانە بین کە ئێمە زۆر تامەزرۆین بەڕاستی لەگەڵ برای بەڕێز و خۆشەویستم مامۆستا عادل دوو حەڵقەی تری بەرنامەی گوڵستانی مەقام و بەستەمان لە پێش ڕەمەزانە پێشکەش کردووە وردە هەوڵین کە گەنجان و لاوان خوازیارین ئەوانی کە خولیای مەقاماتن و ئەوانی کە بە دوای شوێنێکە گەڕن بۆ فێربوونی مەقامات ئێمە هەوڵ بین ئەو کەسە دەنگ خۆش و مەقام بێژانە بانگێش بکەین و تەکلیفیان لێ بکەین بۆی کە لێرە بەڕاستی بۆ نەوەی داهاتوو بتوان سوود لە مەقامەکانی ئەم بەڕێز و خۆشەویستانە وەربگرن ئەو ئاز و خۆشەویستانی کەوا لە لایڤەکە لەگەڵمانن زۆر سپاس یەک بێکیانەکەم دیارە زۆریان یەکێک لەوانە شێخ عومەر بەرزنجی سڵاو لە دەنگی ڕەسەن تەمەند درێژی بۆ کاکە شکورخەیە سپاس کاک عومەر گیان زۆرن ئاز و خۆشەویستان کە وەکو باسم کرد زۆر خوازیاری ئەو بیستنی و مەقام ڕەسەنانی گەرمیانن من حەزم کرد ئەگەر مامشکور هاوکاریم بکە پێشتر پێشەوینە بەرنامەکەەوە هەندێک دەمەتەقیمان کرد لەسەر ئەو بەڕێزانی کە خۆش ئێستا ئاماژەی چیە بە تەشێ و ئەو شوێنە شێخەکان و ماڵە شێخەکان کە مەقامی ئەڵاوەسیوانە ئەزان دەمەتەقیشمان لەسەرەوە کرد هەندێک کەسێک کە گوێبیستی مەقامی ئەڵاوەسیە بێت یەکسەر جاری وێڵێ ئەم مەقامە بەم شێوەیە ڕازنی بەو شێوە ڕاستە ئەوەی لێت یەکچۆکە مەقامی ئەڵاوەسی هەر ناوچەیە و بە شێوازەکەی خوێنن هەندێکیان ئەوەی کە داودەیەکان بە جۆرێک قایرکەریمی و شێخانی قایرکەرەم و باجەڵانەکان بە جۆرێک حەزم خۆی ئاماژە بەوانە بات
وەکو ئەزمموی خۆی ئەگەر ئەو مایکە ئەزت نەبێ مام شکۆجیان بە مایکەکە بە بینەران و بیستەران بڵێ چەند جۆر ئەو مەقامە گەرمیانانە یا چێن ئەوانی کە تۆ خۆت ئەگەر لیانەوە فێر بوو بێر چەنەمە دڵنیام تۆش ماشەڵڵا خۆ ئەزمونێکی گەوری و خۆشیدی و خاوکەری گواستۆتەوە بۆ ئەم نەوانی داهاتوو خۆی مەقامی ئەڵاوەسی بەس لە گەرمیان لەدایک بووە لە هیچ کوێ نەوتراوە مەقامی ئەڵاوەسی سێ مەقامە لە ناو یەکە قەتار و خاوکەر دوو مەقامە لە ناو یەکە هەر لە گەرمیانایە خورشیدیشەوە جیاوازە بەشێکە لە حیجازە ئیتر لە قارکەرم بە جۆرێک ئەوان شێوازی قارکەرم جۆرێکە شێوازی برێن ناوچەی گەرمیان خۆی قارکەرمیشە گەرمیانە بەڵام منتیقەکان ئەگۆڕێ دەنگەکان ئەگۆڕێ کاکەی بە شێوازاری وتیوتی ئێمە وەکو کەرکووک و گەرمیان دەنگێکی داودی بەرزمان هەیە لە ئەڵاوەیسیە لە قەتار و خاوکەرە قارکەرم بە شێوازێتر وتیوتی قارکەرم بەم شێوازە وتیوتی ئەگەر گوێبیستیە بن خەستم هي ما وانا ما هذه دقم دواكي قجالك نمايا وسرايا وقت دايا بيمايا دقي فابناي وبان خوات شبيا دخلا كيلم زامكاي سقتم داي شين مناي باي كماي قارکەرم بەم شێوەی وتوێتی من زۆر جار لە بەرنامەکانی خۆما کە باسی قەتار و خاوکەر و ئەڵاوەسی کراوە هەموو کاتێوتومە حەسرەت و ئاخ و هەناسە و ئاخەڵکێشانی خەڵکی گەرمیانی بەژمەینەت بووە بە درێژایی مێژووەرە لێکی بەرەوە گەرمیان یا تعریف کراوە یا تابعیز کراوە یا تەرحیل کراوە یا لەژێر ئاژار و ئەشکەنجەیە بووە یا لەژێر هێڵی هەژاریەوە ژیەوە من ئێوارە شتێکم بۆ جەنابەت گێڕایەوە ستێم ڕۆژ بوو کەرکووک ئازاد کرا لەو ڕژەمە فاشیە من لەگەڵ چەند هاوڕێکی هونەرمەندم کاکاو بە ژێرێ و هونەرمەند عرفانی وەستام هەموو چەند کەسێک یەکەم کەس خۆمان گیانە ماڵی هونەرمەند سەڵاداودا تەمەناکەم و چەند جای ئەڵێمەوە قەت ماڵی سەڵاداودا و سەڵاداودەم بەو شێوە هەژاریە لەژێر هێڵی هەژاریەوە ئایا بە ژیانی هونەرمەند دیارە لەو هەموو هەژاری و لەو هەموو حەسرەت و ئەو هەستە ڕاستەقینەی خۆی ئەو مەقامە هەڵقوڵاوە بۆیە بۆ ئێستا فەرمو هەست بۆ هەموو ئازار و خەمە ئەەکەی لەو مەقامانەیە جەنابیشت نازانم ڕائەت چێ بۆ کاک جەزا هەرچ کاتێک حکومەت شاڵاوی هاوردوویەت گەرمیان وەکو سوتەمەنیە چونکە بۆ ئێمە وەکو هاین لە بەردەمیە هەر شاڵاوی هاوردوویە گەرمیانی قوتدا لە گەرمیانی داوە تر چی گەنجی هەیە هەمووی سەرنقول کردووە جارێکی کە نەگەڕاوەوە ناوخانەوە دەکەی خۆی هەر خۆی ڕاستیش ئەستا مەسەن بۆ منە مەقامی ئای خۆ دیارە هەر ئایەکە هەر خۆی لە خۆیان شیوەنە ئەو شیوەنەی تر کە ئێستا جۆمان لێ و یعنی من هەمووی لەوەیە بینمەوە کە هەموو مەقامەکان حوزنە جەنابی شەوە بزانم یەکێکی لە دامەزرێنەری ناوەندی مەقاماتی عەلی مەردان وایە لە کەرکووک ئەگەر جەنابەت باسی ئەو ناوەندەمان بۆ بکەیت و ئایا وا بزانم باسی کە ئێستا ئەویش لە قەیرانەیە ئەو ناوەندە خۆی مەقامات سکاڵای دڵە مەقامات غەمگینیە مەقامات خەڵکێ گەواتە دنیایەکی کە وەکو گۆرانی نییە گۆرانی زەوقیە بەڵام مەقامات وەکو غەمگینیەکە مەقام بناغەی هونەرە مەقامت نەزانی
بە هونەرمەند ناژمێرێ ئەبێ هەر هونەرمەندێ هەر نەبێت 2 مقام 3 مقام بزانێت من پێم سێرە گۆرانی بێژێک چۆن نتوانێت گۆرانی بڵێگە مەقام نەزانێت چکە وەکو باسی هەموو گۆرانیەک لە دنیای بچێتەوە سەرێکێک لە مەقامەکان پێویستە خۆی هونەرمەندە هەوڵ بات فێری مەقامات بێت بۆیە بوونی ناوەندی مەقاماتی عەلیمەردان هیوادارم ناوەندە حکوومیەکان وەزارەتی ڕۆشنبیری لایەنە پەیوەندیدارەکان ئاوڕێ بنەوە بۆی کەم ناوەندە لەناو نەچێ مەقامانە بە زیینوی بمێنێتەوە بنەوەکانی داهاتوو ئێستاکە ناوەندی عەلیمەردان حتا پارەکە باش بوو بەڵام ئێستاکە کەسنی هاوکاریان بکە داغانیان کردە خۆی ناوەندی عەلیمەردان زۆر ڕۆڵی هەبووە لە بواری ئەوانەی کەوا گەنجێکی زۆریان لە دەور خۆیان گرتەوە کرد فێری مقامات و فێری گۆرانیان کرد فێری ڕۆشنبیریان کرد فێری تر ئەوانەی کەوا مقامیان نازانی گوێیانە گرت لێیان وەکو عومەرە درێژ وەکو مامۆستا میقداد ئەمانە مقام بێژن لە مامۆستا نورەدین جاف ئاماژەت پێ کرد ئەمانە هاندەر بوونە بۆ ئەوەی گەنجەکان فێری مقامات بکەن فێری عادەت و تەقالید بکەن زۆر باشە بەیەکەوە چینی لای ڕیکلام بۆی پشوێک بینەوەش دواتر دەچینەوە لای تەواوکردنی بەرنامەکەمان فەرموو لە ڕادیۆی بابانی کەلتوری داوایەکمان لەوێ ئەرزوو خۆشەویستێ ئەوانەی کە سوپاسیانەکەین بە کۆمنتە جوانەکانیان ئێستا لەگەڵمانان لە لایڤی فەیسبوکەوەمان بینن تکایە هەر کەسە لای خۆیەوە ئەم لایڤە شێر بکات بۆی زۆرترین بینەری هەبێ لەبەرەوەی دەرفەتی وا ناڕەخسێتەوە هونەرمەندێکی وا گەورە و خاوەن ئەزمون و دەنگخۆش و شارەزا لە مەقاماتە ئەوە بە ئاسانی بێتە بەردەستی ئێمە کە من ئەم شەو شانازی پێوەکەم زۆر ڕێزی تایبەتمێ بۆ مام شکور کە عەزیەتی کێشا و لە کەرکووکی ئازەوە هات بۆ ئەم بەرنامەیە سوپاس یەکەم یەخوا بەخێر بێت حەزەکەم گوێبیستیەکێ لە مەقامە خۆشەکانی کە من پێشتریش داوام لێکرد کە مەقامی سەبامان پێشکەش بکە تەنها ئامانجشمەوەی گوێتان لە سەبا بێ بە جلوبەرجی کوردیەوە نەک بە سەبای عەرەبی حەزەکەم بەیەکەوە گوێبیستی لەگەڵ مامۆستا عادل و برادەران هاوکار بن من ستارخانی ئەدوورم ئەمراخانی ئەدوورم ڕانکوچۆغا ئەدوورم ئێمە هەمووی جلوبەرجی کوردیە جوانەکان جبەی مەلا ئەدوورم ڕەسەنایەتی پانتۆڵۆن و چاکە دەدوورم هەموو جلوبەرگی ئەدوورم خاسەتەن هین ئافرەت هەمووی ئەدوورم هین دەرەوە و خاسەتەن جلی کوردی لای من لە هەموو جلێ جوانترە چی ئافرەت عیب نەبێ چی پیاو جلی کوردی بکاتە بەر من پێی ئەڵێم ئەو ئافرەتانەی کەوا جلی کوردی ئەکەنە بەریان پێی ئەڵێم شاژن خانمەژن چونکە بۆ ئینسان ئەگەر پیا و ئەگەر ژن وەڵڵاو بیللا بە جلوبەرگەوە جوانە زۆر ڕاستە جلوبەرگی کوردی زۆر جوانە تۆکو خۆت دیارە ئیلهامی دەنگخۆشی گۆرانیشت لە خانمێک کاگە بە جلوبەرجی کوردی جوانەوە بێ لەوانە زیاتر بۆ بێوانە کە بەڕاستی هەر شێوازێکی زۆر جوانە و من هەموو کات مامشکورشم هەر بە جلوبەرجی کوردی ڕاستەنەوە بینیوە ئەو لەو ڕۆژەی من بە خزمەتی مامشکور گەیشتم کە گەورەترین شانازی بۆ من بەڕاستی تەمەنامە کرد زۆر لەوە زووتر مامشکورم بناسیایە بۆی بتوانم زۆرترین خزمەتی بکەین سپاس بەخوا بە هاوکاری خۆم و هاوکارانم لە کۆمەڵی هونەری میلی بە تایبەتی کاگوران و کاگەڵ بەشەوە توانیمانە زۆرترین ڕیکۆردی مامشکورمان دەست پێ بەو ماوە زۆری کە ئیشمان لەگەڵی کردو لە خزمەتی ئەبووین و هیوادارم توانین ئێستا ژووکو نەتەوەی کورد ئەم سەروەتە نیشتیمانیە ئەم کەنزە هونەری کە ناوی مامشکورە زۆرترین گۆرانەکانی ڕیکۆرد کرێ چونکە بەڕاستی من جای کاتمان نماوە بەڵام ئەوەی کە من مەبەستمە بە بیسەران و بینەرانی ڕادیۆی بابانی بڵێم هونەری میلی ئەمە هونەرە ڕەسەنە میلیەکە هەیە ئێوە پێتانوانی مامشکور هونەرمەندێکی میلیە ئایا لە هیچ ئەکادیمیەک فێری مەقام بووە ئایا لە قوتابخانێکی هونەری لە پەیمانگایەک خوێندوێتی هونەری میلی شەڕەبەند و ئەو هونەرە سەریعانیەکەوە بزان هەر تیمپۆی 145 و کەس نازانێت هەر فریای نەچەپڵە لێیان نە هەڵپەرچەکەشی ناکەوی کۆمەڵە قسەی نەستەق و هەلەقومەلەق ڕێگە خرەجاری وایە پێڵێن هونەری میلی ئێمە کە ڕادیۆی بابانی کلتوریمان دامەزران مەبەستمان بوو بە خەڵک بڵێن حەسەن زیرەکی هونەرمەندی میلی بووە لەبەروی لە شەوچەرە و ئاهەنگەکانە دانیشتووە گۆرانی وتووە محەممەدی مابلێ و زۆرێک لە مەقامبێژەکان و شارەزاکان و زۆرێک لە هونەرمەندە ناودارەکان ئەحمەد شەماڵ کە ئێستا
ڕەنگە مامشکور زۆر چاوبزانە لە ئەگلەنجە و لە سینوی زەرف و لەو شەوچەرانی کە لە کەرکووک لە دیوەخانەکان ئەگە خۆی بۆمان باس بکە ئایا هونەری میلی ئەمە ڕاستەقینەکەی نییە؟ خۆی کاکە ڕاستە من ڕێزم هەیە بۆ ئەکادیمیەکان ئەگەر توانیان وەکو شکر خەیات یا وەکو حوسێن عەلی یا وەکو سلاح داودە بتوانن مەقامەکان بە جوانی برێن. ئازیز خۆشەویستەکان سوپاس جارێکتر بۆ مامشکوری ئازیز خۆشەویست. سپاس بۆیەوەی شایەت بۆ شەوی کە ساقی سایەقەی تەمەن تەمی کرد جوانیم تێپەڕی و تەمەن کەمی کرد پیری بازارە گیان هەڕاجەکە مردن کڕیارە هاکا زەمی کرد. أيدا ديدا ساقي سايقي تمن تنكر أيدا ديدا ساقي سايقي تمن تميك جواني تيبري تمن كميكر بيري بازار مرديان كريارا تحكى زميك دا 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 ديار أيدا دا رفيقان مكان كوقتي زاري قد تقصير مكان للشيء هذا ذا شي وانا يجعلي خوشي من كسكم غير توالي داي سرز
زمین وغم داد عيدا ديدا بيم كوالي دا عيدا ديدا وشيم بوشاي فم قامت خاخ عيدا ديدا توشم بوشاي فم قامت خاخ عيدا ديدا بيدوري عازي اسمه يوم شدماخ نيجي درنقا سوا مكان في داي فنجد بام نيبا ورن ودر هيدا ديدا دا دا يا لا 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 يا 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 أرجان أجان 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 هرخم غريب بنا هدي دم لم شاران دا سركم وياني آي وليل آي آي ديم كم يران دا أرجان جان 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 أرخم خاصم كرم دلم بستو دسنا دام دل آي وخم آي آي جنا كسو وليلا آي دم آي وخم آي آي دلي زمان خم
الخو بنايد يما يا واسبر بيانا رجال أورد الخو بنايد يما يا واسبر بيانا كاسود السماء